تایبەتە بە ڕۆڵی میدیای نوێ بۆ دروستکردنی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان بە سوپاسەوە دکتۆر بەرەم خالید پرۆفسۆری یاریدەدەر و پسپۆر لە بواری میدیامان لەگەڵایە. دکتۆر بەخێر بیت. سپاس بۆم دەرفەتە. دکتۆر بالەوە دەست پێ بکەین سەرهەڵدانی پلاتفۆرم سۆشیال میدیا چ کاریگەریەکی لەسەر گوتاری سیاسی هەبوو لە هەرێمی کوردستان؟ بەڵێ لە ڕاستی سەرهەڵدانی سۆشیال میدیا و خۆ میدیا پێشتری ئەگەر میدیا بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی هەستێ یەکێکە لەو کۆڵەکانەی کە ئەوەی بە پابرماز بە بواری گشتی ناوێ بە میدیا کۆڵەکەیەکی سەرچیە لەوەی لەو پێکاتەی لە ناو کۆمەلگاتەیە چ دامەزراوە سیاسەکان هەیە دامەزراوە ڕێکخراوە ناحکومیەکانە هەیەەوە میدیاش ئەو ڕۆڵەی هەیەکە لە زۆر شوێنەمە بیستمانە بە دەسەڵاتی چوارەم ناوە برێ ئەو کاتا بێ ڕۆڵی خۆی ببینێ لەوەی کە ڕۆڵی هەبێت لە گوتاری سیاسی لە سەکۆیەک بۆ گەاندنی دەنگەکانی خەڵک دەنگی سیاسیەکان یا خەڵکی دیکە بۆی بەشدار بێ لە پرۆسی سیاسی و پرۆسی بواری گشتی ئەوەی لە هەرێمی کوردستانیشە گوزارێت لە ڕاستیە بەداخەوە ئێمە لەم ڕۆژانەیە یادی ڕۆژنامەگەری کوردیمان کردەوە تەمەنی ڕۆژنامەگەری کوردی تەمەنێکی ڕاستە 26 ساڵە تەمەنێکی درێژە بەڵام هێشتا بەراورد بە ڕۆژنامەگەری جیهانی تەمەنێکی زۆر نیەوە گەرێمە تەمەنی ڕاستەقینەی میدیای کوردی سیرکەین ئەتوانین بڵین تەنها ڕەنگە 20 ساڵێک بێ بۆ پێی لە ساڵی 2000ەکانەوەی تا ئەو کاتەش تا دوای ڕاپەڕینیش کە میدیایەکی گوتار کوردی بە تام و چێژوونەکەی کوردی دروستە بێ بەڵام بەداخەوە دوای چەند ساڵێ بینی میدیا لە بریەوەی ڕۆڵی هەبێت لە پرۆسی گواستنەوەی دیموکراسی ڕۆڵی هەبێت لە پێرەپێدانی دیموکراسی چەسپاندنی دامەزراوەی و دیموکراسیە لە هەرێمی کوردستان میدیا بێتە بەشێک لە گوتاری پرۆپاگەندەی حیزبە سیاسەکان و لەو کاتەش بەداخەوە شەڕی ناوخۆ بۆ شێوەیە وەکو ئەداتێت بەدەستی حیزبەکان و بەکارە هاودەست بەیەک بۆیە نەیتوانی ڕۆڵ ڕاستەقینەی خۆی ببینێت تا کات لە دوای 2000 یا سەرەتای 2000 و کاتی میدیایی با بڵێن ئەهلی دەرەوەی حیزبەکان دروستە بێ یاخود لە دیوێکی کەشە دامەزراوەی ئەکادیمی وەکو زانکۆ پەیمانگاکان بۆ بەرهەمێنانی کادری میدیایی پێیابن بە جۆرە لە جۆرەکان میدیا تا ڕادەیە خەریک بووە هاتە سەر ڕێچکەی ڕاستەقینەی خۆی کە ڕۆڵی خۆی ببینێ ئەوە بوو لە چەند خۆناغێکا بینیومانە کە میدیا تا ڕادەیەکی باش دەستی خستۆتە سەر کەم و کوردیەکان پەنجەی خستۆتە سەر گەندەڵیەکان یاخود ئەو کەم و کورتیانی لەلایەن حیزب یا حکوومەتی هەر لایەنێکی دیکەواکرێ کەم تا زۆریش ڕۆڵی هەبووە ئەگەر بەڕاستەوە خۆش ئێمە لەمسمان نەکرد بێ کەم تا زۆر ڕۆڵی هەبووە لەوەی کە حیزبەکان سیاسیەکان حکوومەت تا ڕادەیەکی زۆر حساب بۆ ئەو گوتارە بکەن کە لە ناو میدیایە گوزارێ دوای ئەویشکە لە دوای 2010 بە دیاریکراوی بەدواوە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو شابینی سۆشیال میدیا دوایەوە پێشکەوتنە زۆرەی تەکنەلۆژیای زانیاریەکان و گەیاندن سۆشیال میدیا ڕۆڵێکی گەورەی بینی لە بەرەوەی سۆشیال میدیا نەک لە کوردستان لەسەر ئاستی جیهانیش چۆنڵی ئەو پلاتفۆرمەیە کە پرۆسەی میدیا خۆی بە دیموکراتیزە کرد ئەو نازناوی لێ ئەندێ لەلایەن ئەکادیمیەکانی بواری میدیاوە کاتە بە دیموکراتیزەکردنی میدیا بۆ پێی کە میدیا چیتر تەنها ئادات و ئامرازێ نییە بەدەست کۆمپانیایەکی دیاریکرا و حیزبێکی دیاریکراوە یا حکوومەتێکی دیاریکراوە ئەوە خەڵکە لە سایی سۆشیال میدیایە تا ڕادەیەکی زۆر پەراوێزێکی باش لە ئازادی هەیە پەراوێزێکی باشی هەیە لە بەرهەمێنانی ناوەڕۆک لە توانای ئاڵوگۆڕکردنی بیرۆ بۆچوونەکانی لە ڕەتدانەوە و قسەکردن لەسەر و پەیامە میدیانی لەلایەن میدیاکانی دیکەشەوە ئاراستەیەکرێ بۆ یەکەم تا زۆر وەکو سەر ئاسی جیهان ڕەنگە بە ڕێژەیەکی کەمتر بەڵام بینیومانە لە کوردستانیش من خۆم تێزی دکتۆراکەم هەر لەسەر ئەوە نووسی ڕۆڵی میدیانە لە پرۆسی دروستکردنی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان پەرلەمانتارانم بە نمونە وەرگرتووە پەرلەمانتارانی خولی پێشەوە خولی وەستا بەداخەوە کە ئێستا تر چاوەڕێی هەڵبژاردننی دیکەین ئەبینی تا ڕادەیەکی زۆر سیاسیەکانی یاخود کەسانی سیاسی پەرلەمانتاران نخبەی دەسەڵاتداری سیاسی کە تا ڕادەیەکی زۆر ڕۆڵیان هەیە لە پرۆسەی بڕیار دروستکردن لە هەرێمی کوردستان مێک ڕاستی بیرخەمەوە بەداخەوە لە کوردستان تا ڕادەیەکی زۆر پرۆسەی دروستکردنی بڕیارمان نییە بڕیاردانمان هەیە ئەمە دوو حاڵەتی زۆر جیاوازن پشوە پرۆسەی دروستکردنی بڕیار هەرێکە و ئەدایەکی جیاواز خۆناغێکە بەدەستە جەمعیە لە بەرامبەر کێشەیەک هەیە لێکۆڵینەوە و ڕیسێرچکردنە بۆی ئەو کێشەیە چ زۆرە بڕیارێکی بۆی بڕیارێکی دروست بە کەمترین کات بتوانانی چارەسەرێکی باش بۆ گرفتێکی دیاریکا بخەیتەوە بەڵام بڕیاردانەوەی کەسێک لە لوتکەی دەسەڵات تا دەسەڵاتێکی بە خۆی بڕیارێکە یا بۆ شتێکی دیاریکا و کابین ئەبینی ئەمە زۆرجار لێکەوتەی خراپی لێکەوتۆ لە ئاستی جیهانی و لە کوردستانیش لەبەرەوەی بینی ئەو بڕیارە لەبەرەوەی لەسەر مەبنای دراسە و لێکۆڵینەوە هەڵسەنگاندن و توێژینەوەی ئەوە نەبووە ئەو کێشەیە ئەساسەکەی چیە هۆکارەکانی چین پاڵنەرەکان چین و هۆکارەکان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە چین لە بەر مەبنای دراسە و لێکۆڵینەوە ڕیسێرچ بۆیە بینی بڕیارەکە زۆر باش جێ خۆی نابێکێ
بێمە سەر بابەتەکەی خۆمانکەوەی کە لە کوردستانە تا ڕادێکی زۆر هەبووە لە چەند کەیسێکی دیاریکراوە بینی هەبووە بەهۆی سوۆسیال میدیا و بەهۆی و دەنگۆیانی لە ناو سوۆسیال میدیا بەهۆی ناڕەزایەتی خەڵک لە بەرامبەر بڕیارێکی دیاریکراو جا بڕیارێکی سیاسی بێ بڕیارێکی دیکەی پێوەست بە ژیانی خەڵکەوە بێ هەبووە چەند جارێک حکوومەت یا حیزب یا دامەزراوەیەکی دیاریکراو لە کوردستان بە بڕیارەکەی خۆیان چۆتەوە بۆ لە بەروی هەستی کردووەم بڕیارەگە بۆ شێوێ بچێتە ناو خەڵک کاردانەوە ناڕەزایەتی زۆر لە بەسەر مەبنای چی لەسەر مەبنای ئەو فیدباکە خێرایی کە سوۆسیال میدیا بۆی ڕەخسانی چکە لە پێشترا میدیام ڕۆڵەی بینیەوە بەڵام زۆر بە کزی لە بەرەوەی لە میدیا و ئێمە پەیامەکەمان ئاراستەی خەڵکە کرد کاردانەوەکەیمان نابین یا بشمان بینی وەکو دامەزراوە و نێرەری پشتی میدیاکە گەر حیزب بینیا حکوومەت بین جۆمان پێی نەیەوە ئەو بڕیارە هەیە بەدڵتە بەدڵ نییە ئەمە قسەکەی بەڵام لە ئێستا سوۆسیال میدیا وەک خۆت ئاماژەدا ئەو دەرفەتەی ڕەخسانەوە کە خەڵک بەکارهێنەرانی سوۆسیال میدیا ڕۆڵی گەورەیان هەبێت لە ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بڕیارێکی دیاریکرا و شێرکردنەوەی و قسەکردن لەسەری و کردنی بە بابەتێکی گفتوگۆ هەندێک جارە بێتەوە بەرەبەر نامە و بابەتی گفتوگۆی کەناڵە تەلەڤیزیۆنەکانی وەک ئێوەشکە ئەبینی بڕیارێکی دیاریکراوێتە ناو خەڵکەوە خەڵکێک لی ناڕازیە ڕەنگە نزیکترین نموناگەر باسی کەم بابەتی ئەمەی هەژماری من بێ پرۆسی بە بانکیکردنی هەرێمی کوردستان ئەگەر سیرکەی بەڕسمی هیچ حیزبێک هیچ لایەنێک ئەتوانین بڵێن دژی نەبووە وەکۆی بڵێ ڕەتی کاتەوە بە شێوەیەکی بەڵام لە پلاتفۆرمەکان بەڵام پلاتفۆرمەکانی سوۆسیال میدیا بینی جۆرە لە هۆشیاری دروست بووە چەند با بڵێ چەند کەسێکی نوخبە چەند کەسێکی شارەزا مەترسیەکانی ئەویان خستوتە ڕوو یاخود سەرنجی خۆیان لەسەر بابەتە خستوتە ڕوو جۆرە لە کۆدەنگی دروست کردو ئێستا دکتۆر ئەوەی کە لەولا پژگیری لێکە ڕەنگە لە پلاتفۆرمەکە بە شێوکی ناڕاستەخۆ پژگیری لێنە بە هەمان شێوە بەڵام بە ئەدایەکی جیاواز بەدڵنیایی بە هەمان شێوە بینی خەڵکێکی زۆر لە ناو سوۆسیال میدیامی دروست کردووە دووسێ ئاراستەی لە قسە دروست کردو بۆ نمونە چەندان بەرنامەیەگۆی جەنابەت و کەناڵەکانی دیکەی دروست کردو کە هەژماری من کێشەی چییە بۆچی خەڵک ڕەتیەکاتەوە بۆ لەمە لەسەر مەبنای چی ئەوەی کە لە سوۆسیال میدیا ئەگوزارێ و خەڵک بەدڵی نییە یاخود لە ئەبینی حکوومەتی هەرێمی یا وەزارەتی دارایی خۆی ئەکەوێتەوەی کە بانگەشە بۆ بابەتەکە بکە بۆ هەستەکە خەڵکێکی زۆر بەدڵی نییە بزانم کێشەکە لە شوایە ئێوە ڕوونی کاتەوە کە بڵێ ئەم بابەتە باشە و ئەیبینیە بۆ شێوێ بۆیە بابەتی سوۆسیال میدیا ئەو دەرفەتی ڕەخسانەوە لە چەند ئاستێکا کە دەرفەتەیە بە پراوێزێکی باشی خستەوتە ڕوو ڕەخساندووە بۆ خەڵک کە گزارش لە بیر و بۆچوونی خۆیان بکەن و ئەوی پێوترێ ئازادی ڕادەربڕین بە ئاستێکی ئەگە سنوورداریش بێت بە شێوەیەکی باش فەرهەم بێت. بەڵێ دکتۆر ئێمە لەکوێ یان لە چ قۆناغێکی پرۆسەی بە دیموکراتیزەکردنی لە بواری میدیادا لە چ قۆناغەکەین ئایا لەو قۆناغیان بەتاوی کە پرۆسی دیموکراتیزەکردنەوە بەڕێستان پێشتر ئاماژدەتان پێە یان لە سەرەتای لە ڕاستیە هەر پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بینە سەری خۆی چەند قۆناغ هەیە قۆناغێک کە سێ قۆناغ عادەتەن بە شێوەیەکی گشتی بەڵێ بە دیاریکراوی میدیامە بەسم بەڵێ کەشە سیاسەکە باسەکەین دوایش میدیا بەسینەوە پێوی بۆی لە سیاسەکەی عادەتەن بە داخراوی و دیکتاتۆریەوە با بڵین ئەچی بۆ دیموکراسی لەم بینەیە قۆناغی پێوترێ قۆناغی گواستنەوەی دیموکراسی انتقالی ترانزیشن بەڵێ انتقالیە ترانزیشنە گواستنەوەیە لە بینی دیکتاتۆرێت بۆ دیموکراسی واتە لەم بینەیە تۆ هێشتا نەخەمڵیوی هێشتا نەمەیوی بۆی بویە بە دیموکراسی هێشتا سەیەکەی ئامرازەکانت هەیە هەڵبژاردنت هەیە دەنگدانت هەیە مؤسسەکانت هەیە بەڵام باش ئیشی خۆی ناکات سەیەکەی مؤسسەی یاسادانان مؤسسەی چاودێریکردن مؤسسەی جێبەجێکردن کە حکوومەت و دادگا و پەرلەمانە نەمانە باشکاری خۆیان ناکەن بۆیە ئەم قۆناغە پێوترێ قۆناغی گواستنەوە میدیا وەکو پێشترش باسم کرد لە بواری گشتیا کە پێوترێ پەبلیک سفێر چۆن ئەتوانێت ڕۆڵ ببینێ ئەبێ ڕۆڵ ببینێ بەوەی بێتە حەلەقەی وەسڵی نێوان خەڵک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چالاکەکانی سیاسی و لەگەڵ دەسەڵاتدارانی سیاسی یاخود دامەزراوە حکوومیەکان بۆی بتوانێت ڕۆڵی هەبێت لە چاودێریکردنی ئەو کەم و کورتیانی کە حکوومەتێتیکەوەی پێشتر ئەو تەسمیەی کە هەمان بۆ میدیا بێ بە دەسەڵاتی چوارەم مانایەوەی هاوکاری سێدەسەڵاتەکەی تر بێت لە دیاریکردنی کەم و کورتەکان خستنە ڕووی سەرنجەکانی ڕەخنەکانی بۆی بابەتە بۆیە میدیای کوردیش بەداخەوە بە تەنیشت بابەتە سیاسێکەوە یاخود پرۆسە سیاسەکەەوە هێشتا ئێمە لە قۆناغی ئەتوانم بڵێم گواستنەوەیش هێشتا دیموکراسی زەکردنی تەواومان نەبینیوە بەڕاستی بەداخەوە پەرلەمانمان هەیە چەند خولێکە ڕاستە لە چەند قۆناغی توانین بڵین لە سەرەتای پرۆسەکانی دکتۆر تقریبا نتوانین بڵین لە سەرەتای بۆ لە بەرەوەی لە پەرلەمان لە چەند قۆناغێک ئێمە هەمووی با بڵین زەربی سفر نەکەین لە چەند قۆناغێک ڕەنگە ڕۆڵی بینی بێ لە چاودێریکردن لە بانگێشتکردنی سەرۆکی حکوومەت یا وەزیرەکان یاخود ڕژاندنی بابەتی چاستیار بۆ نمونە ڕوویاسەکانی هاوڵاتیانە بێت بەڵێ بەدڵنیاییەوە هەندێک جارەمە ڕوویا و لە قۆناغێکی دیاری کراوە بەڵام بە شێوە گشتیەکەی ئەبینیەوە تا ئێستا ئێمە تقریبا ساڵ و ئۆنەیە کە پەرلەمانمان نییە
کەواتە تۆ مؤسسەیەکی گەورەت نەقسە لە وڵاتەکەیە کەواتە ناتوانانی بڵێ دیموکراسەتێکی بۆشایەکی یاسایی بۆشایەکی یاسایی گەورە هەیە یاخۆ دەڵێ هەڵبژار نەکرد ڕاستە هەڵبژار نەکرێ بەڵام هەڵبژاردن هەموو پرۆسەکە نییە واتە تەنها بەبوونی هەڵبژاردن تۆ ناتوانانی بڵێ دیموکراسی تەواوم هەیە لەبەرەوەی ئێمە لە وڵاتە دیکتاتۆرەکانیش لە پێش ڕوخانی حکوومەتی بەعس و لە لیبیا و لە یەمەن و لە تونس و تەنانەت لە سووریا بە ئێستاشەوە لە کۆریا لە ئێران هەڵبژار نەکرێت هەڵبژار نەکرێت بەڵام ئایا ئەنجامە دەرهاویشتەی ڕنگدانەوەی واقعی کۆمەلگاکەیە بەدڵنیە ئەو قسەی زۆری لەسەرە بۆیە لە کوردستانی ئەسەم دیبەیتەی دروست بووە لەسەر مەسەلەی هەڵبژاردن کردن و نەکردن ڕازیبوونی حیزبێک بە جامدانی هەڵبژاردن و ڕازی نەبوونی لایەنێکی دیکە ئەمە خۆی دۆخێک ژێرپرسیارێک هەڵبژار نەکاتە ژێرپرسیاری ئەوەی کە ئایا پرۆسی هەڵبژاردن بەڕاستی پرۆسەیەکی دیموکراسیانەیە بۆ ئەوەی کە خەڵک نوێنەرەکانی خۆی بنێرێتە پەرلەمان و دیفاعیان لێ بکە ئەم قسەیە دیسان بۆ میدیاش ڕاستە بۆیە میدیاش میدیایەکی ڕاگوزەرە میدیایەکە هێشتا بەباشی نەخەمڵیوە نەیتوانی ئەم ڕۆڵەی خۆی ببینێ بەڵام تا ڕادەیەکی باش وەکو هاوشێوی وڵاتانی جیهان بینەوە سەر پرسیارەکەی سەرەتا سۆشیال میدیا توانێوەکی تا ڕادەیەکی زۆرێ سەر لە کوردستانە تقریبا هەند بە بچووکراوی با بڵێن ڕۆڵی پەرلەمانت بۆ بێنێ بچکە و گفتوگویانی لە ناو پێویست بوو لە ناو پەرلەمانە بکرێ ئێستا بینی لە ناو سۆشیال میدیایەکرێ چالاکەکان تەنانەت سیاسیەکان پەرلەمانتارەکانی پێش و یاخود باڵمن کاندیدەکانەوانی بەنیازن بۆ هەڵبژاردننی تازە ئەو چالاکی و نەشات و گفتوگوێ نیکە هەیەانە لە ناو سۆشیال میدیایکەن بۆیە سۆشیال میدیا بۆتە و سەکۆیە لەسەر ئاستی جیهانیش وە لە کوردستانیش تا ڕادەیەکی زۆر دەرفەتێکی ئازادی ڕەقسانەوە کە تا ڕادێ ڕای گشتی دروستەکە کەمپین و کۆبوونەوە و مۆبایلیزیشن دروستەکە کە خەڵک کۆبێتەوە یا گرت بێتەوە بەرامبەر بابەتێکی دیاریکراوە ئەگەر گربوونەوە کۆبوونەوەکە گربوونەوەیەکی ڤێرچوال و گریمانەیەش بێ لە ناو سۆشیال میدیایە بەڵێ دکتۆر دەستگاکانی ئۆنلاین چ کاریگەریەکیانە لەسەر ڕای گشتی و ئەجەندا سیاسیەکان بە شێوەیەکی گشتی مەبەستت دەستگاکانی ئۆنلاین بۆ نمونە طبعا هەر سۆشیال میدیا خۆی چێتەوەی خانەیەکی ئۆنلاینە لە چەند خاڵێکە ئەمڕۆ لێ بێکە لەو خاڵانی کە سۆشیال میدیا ئەم سەردەمێکی ئەمەیتیان سەردەمێکی بێوێنەیە لە ڕووی خستنە ڕووی زانیاریەکانەوە لەبەرەوەی ڕۆڵی سۆشیال میدیا زۆر گەورەیە لە بەردەستخستنی زانیاریەکان بۆ خەڵکێکی زۆر ئێستا زانیاری زۆر باش بەدەستەگا ئاگای لە زانیاریەکانە چیتر مەسلەی سانسۆرکردن یاخودەوەی کە تۆ پاسەوانی زانیاریەکەبی لە دەستگایەکی دیاریکرا بۆ منەوە دەستگایی بەڕێزە گەر هەواڵەکەوانێت لە مۆبایلەکەی بە ئاسانی ئێوەش بڵاوی نەکەنەوە بەڵێ ئەو لە مۆبایلەکەی کە دەستێکەوێت وانە ئێستا بۆ نمونەوە ڕووداوی هاتوچۆی دوێنە ڕوویاوەی لە دوکان هیچ دەستگایەکی ڕاگەیانی لێ نەبووەخۆ ئێمە لە شووە بیستمانە لەو خەڵکانی لەو دەوروبەرە یەکەم جار هەواڵەکە لە مۆبایلی ئەو کەسانی لەو دەوروبەرەوە لە فەیسبووکەکەی خۆی لە ئینستاگرامەکەی خۆی خۆیەکی کردووە پۆستی کردووە بێتە سەرچاوە بۆ دەستگا ڕاگەیانە گەورەکانی جاخۆ ترادیشناڵەکانی پێشوش بۆیە یەکێ لەوانە بەردەستخستنی زانیاری ئێستا بە بڕێکی زۆر لە ڕووی چەندێتی لە ڕووی چۆنێتی بۆ بەکارهێنەرانی پلتفۆرمەکانی سۆشیال میدیا بەردەستە کە ئەمە پێشتر نمونەی نەبووە ئەمە یارمەتی چییە تا تۆ زانیاری زۆرت هەبێت لای وەکو وەرگر وردە کار لە لایەنە عاتفیەکە تەکات بۆی ڕقت لە شتێ بێ حەزت بۆ شتێ زیاد بکە تووڕەبی بەرامبەر شتێ دڵخۆشبی بەرامبەر شتێکی دیکە لە خۆناغی سێمە کە ئەمە زۆر کەڵەکە بوو ئەگۆڕێ بۆ ڕەفتار ئەو کاتە ڕەنگایەتەوە لەوەی کە من سبینە دەنگانە بچم چۆن دەنگ بم سبینە خۆپشاندانێکە بەرامبەر شتێک چۆن بەشداری تیاکەم یاتیانەکەم سیمینار و دیبیت و کۆبوونەوە بابەتێکە دەربارەی بابەتێک چۆن بەشداری تیا بکەم ئیمزاکردنێکە دەربارەی بابەتێک چۆن بەشداری کەواتە بە قۆناغ وەرگرتنی زانیاری کارکردن لەسەر دەروونم پاشانە گۆڕێ بۆ ڕەفتارم بۆی کە ڕەفتاری تاکەکان بگۆڕێ ئەمە چی ڕخسانوێتی ئەو پلتفۆرمە ئۆنلاینانی کە باست کرد کە خۆی لە سۆشیال میدیا و بەشێکی زۆری پلتفۆرمەکانی سۆشیال میدیا جیاوازەکان لە فەیسبوک لە ئێکس لە ئینستاگرام لە تیکتۆک و تەنانەت سناپچاتوانی کەش ئەبینێتەوە بەڵێ دکتۆر میدیای تەقلیدی بۆتە سایە سێبەر بۆ میدیای نوێ کاریگەری هەیە لەسەر میدیای نوێ بە جۆرێک لە جۆرەکان خۆی ئەمە دیبێتێکی گەورەیە بەڕاستی هەر لە سەرەتای هاتنی تەوەریشکە هەڵەگرێت بزەبت هاتنی میدیای نوێ ئایا میدیای نوێ چەند ئاراستەی هەیە بۆ قسەکردن لەسەر میدیای نوێ و میدیای تەقلیدی ئایا میدیای نوێ بەشێک لە سکۆلەر و با بڵێن توێژەرەکان باسیەوەکەن کە میدیای نوێ تەنها ئامرازەکەی نوێ واتە تۆ هەمان پرۆسی کۆمونیکیشن و گەیاندنی هەوا سێبەرەکە هەیە دکتۆری میدیای تەقلیدی ئەمە قسەی یەکەمەکەوەی کەم ئامرازێکی نوێت تۆ پێشتر بە تەلەڤیزۆن و بە ڕۆژنامە و بە ڕادیۆت کرد ئێستا ئینتەرنێت و ئایپاد و مۆبایلەکەی و بۆ شێوە ئاراستەی دووەمەڵێ نەخێر بەدیلە واتە میدیای نوێ ئیتر پێویست میدیای نوێمان هەیە پێویستمان بە میدیای تەقلیدی نەماوە
پێویستمان بە ڕۆژنامە نەماوە، پێویستمان بە تەلەڤیزیۆن نەماوە لە بەروی منافەسەی شاشەی بچوو لەگەڵ شاشەی گەورەی ئێستا زۆر بەهێزە ژیری دەستکرد تەنانەت ژیری دەستکرد و مێتا کە لە ئێستا بە شێوەیەکی بەفراوان لە میدیای بەکاریاڵە پێویستمان نەک بە میدیای تەقلیدی پێویستمان بە ڕۆژنامە نووسی تەقلیدیش نەماوە ڕەنگە لەم دەستگای ئێوە چەند ساڵێکی کە ئەو بەڕێزە وێنەگرانە پێویست نەبێت ڕۆبۆتی و ئیشە بکە و مۆنتێرە نەبێت ڕۆبۆتی بکە تەنانەت جەنابێت پێشکەشکارێکی ڕۆبۆتی بێ هەمان پرسیارەکان ئاراستەی میوانەکەی بکە بۆ شێ یاخود هەواڵداڕشن و بەو شێوەیە هەمووی بێتە ژیری دەستکرد تەنانەت لە هۆلیدیش دکتۆر ناڕزایی لێکەوتۆ ژیری دەست بڵێ دوایی کە زۆرێک لە فیلم بەرهەمهێنراوە فیلمێکە فڵ ژیری دەستکرد و ئەی ئایەواتە لە نووسینی لە ئەکتەری لە نواندنی لە سیناری لە وێنە و هەموو شتێکی ئەمەش قسەی زۆر هەڵگرتووە کە ئایا ماتوانانی وەکو فیلمێکی ڕاستەقینە سێری بکەین یاخود ئەو تام و چێژەی هەیە کە پێمانە کە تۆ سێری فیلمێکی کلاسیکەکەی یاخود فیلمێک کە دوور بێت لە ئاکشن و بۆ نمونە وانە لەبەرەوە بۆیە هێشتا ئاراستەیەکی زۆر هەیە کە ئەوەی کە هێشتا ئەوەی پرسیارەکەی تۆ پرسیار قۆناغی سێم پێوتێ میدیا کۆنفرنجنس واتە پێکەوە هەردوو لا پێکەوە هاوکار بن واتە من ژیری دەستکرد نەکەم ژیری دەستکرد بکەمە خزمەتی ئیشەکەی خۆمەوە بکەمە خزمەتی ڕۆژنامەگەری یا هەربوارێکی دیکە پزیشکیە ئەندازیاریە یا کشتتوکاڵیە هەربوارێکە من چۆن بتوانم سوودی لێوەرگرم بۆ بوارەکەی خۆم بۆیە ئەم بابەتە ڕۆڵێکی تەواوکاری لە نێوانیانە دروستە بێ کە چۆن میدیایەکی تەقلیدی نەریتی بتوانێت ئازابێ ئەو وڵێ ئافرم بۆ میدیایە توانێت باش خۆی بگونجێنێت لەگەڵ ژینگە نوێیەکە لەگەڵ میدیای نوێ و لەگەڵ ژیری دەستکرد بتوانێت خۆی پێ بەهێزتر کاوا بکە سەرنجی وەرگرەکانی ڕاکێشە یاخود ئەو متمانەی کە لەق بووە بەرامبەر میدیای نەریتی بەرامبەر بە هەواڵ بەرامبەر بە زانیاری بتوانێت متمانەیە بەدەست بێنیتەوە حەزەکەم ئاماژە بۆ راپۆرتێکی پەیمانگای ڕۆی تەرسەیە بۆ ئەم ساڵکە ئەو ئاڵنگاریانە چین کە ڕوبەڕووی ڕۆژنامەگەریە بێتەوە لە ساڵی 2024 بەتایبەت لە سەردەمی ژیری دەستکردە چونکە ئاڵنگاری زۆرە لە ڕووی ئابوووریەوە ڕەنگە هەلی کار لە دەست بی بەشێکی زۆر کەوادر پێویست نەبێتتر بێئیشێکی زۆر لە ناو ڕۆژنامە نووسان دروستکە هەڵبەت لەسەر ئاستی جیهان بە شێوەیەکی گشتی باسەکەین و چۆن کەمبوونەوەی ڕیکلام و کەمبوونەوەی بینەر و کەمبوونەوەی متمانە بەرامبەر ناوەڕۆکە میدیاکان چۆن توانی بەرەنگاری ئەمە بیتەوە ئەمە کەوتۆ سەر میدیاکان کە میدیا چیت پێشکەشەکە واتە میدیا زۆرە ئێستا ململانێ زۆرە چۆن تۆ چیتە بازار چەندین مارکێت و دوکان هەیە بۆ بوارێکی کاڵایەکی دیاریکراوە ئەچیتە کامیان باشترینیان پڕمان متمانەترینیان ڕازگۆترینیان هەرزانترینیان وانە بۆ میدیاش بە هەمان شێوە ئەوتۆتە سەرەوەی تۆ چ مادەیە پێشکەشی وەرگرەکان دەکەی بابەتێکی ڕاست و دروستە بابەتێکی جێ متمانەیە واتە بابەتێک نییە کە بە چاواشە و چاواشەکردنی بینەرەکان و بیستەرەکان تا بکەی ئەماواکان میدیا بتوانێت چۆنڵی بەرەنگاری ئەو دۆخە بێتەوە کە هاتۆتە پێشەوە دکتۆر من کاتم نەماوە دوا پرسیارە لێکم لە دوای ڕاپەڕین لە دوای ساڵی 1990 و دوای پرۆسی ئازادیش لە دوای 2023 چەند دەستگایەکی میدیایی سربەخۆ دروست بووە بە تایبەتی لە کوردستان تەنانەت بە جۆرێک لە جۆرەکان کەشێکی ئارامیشان بۆ ڕەخساوە پرسیارەکەم لێرا بە دیاریکراوی ئەوەیە ئێمە میدیای ئەهلی و بێلایانمان هەیە یاخود بە جۆرێک لە جۆرەکان یان ناڕاستەخۆ ئەجەندای سیاسی لە پشت ئەو میدیانش ئەو دەستگانەشەوە هەیە وڵای ڕاستگۆ بم لەگەڵ قسەکردن لەسەر میدیای سربەخۆ لە ئاستی جیهانی شاتوانم بڵێم نییە یاخود ئەستەمە میدیایە سربەخۆ بێت چونکە هیچ میدیایەک هیچ دەستگایەک هیچ بە جۆرێک لە جۆرەکانی کاریگەری یاخود ئەجەندایشی لە پشتەوە تۆ دوکانێکدانی کۆمپانیای دروستکەی شەریکەیەکدا بمەزرێنی ڕێکخراوێدا بمەزرێنی وەگە وترێ کەس لە بەرخاتری بابڵین تەنها لە بەرخاتری خوا نایکە ڕاستە ڕەنگە بەشێکی لە بەرخاتری خوا بێ بەڵام کەس لە پێناو هیچە پارەی خۆی ناخاتە دەستگایەکەوە یاخود مؤسسەیەکی ئیعلامیەوە بۆیە هیچ میدیایەک لە خۆ ڕادا نەمەزراوە کورسات هەیە بەبێ هۆکارە و گەمێ ناکە وانە بە دڵنیاییەوە ئامانج و ئەجەندا و پەیامێکی هەیە چونکە ئێستا دەستگا هەیە بۆ منەدا ئامەزرێڵێ ئامانجی منەوەی تەنها ڕاستیەکان بە خەڵک بڵێم بە دڵنیایی وانە چونکە خەڵکی کەشەیە ڕاستی بە خەڵکەڵێ ئەی تۆ بۆ ئەم مەسرفاکە ئەم کەوادرە زۆرەکەوەکەی تۆ پارەیە زۆر خەرجەکەی بۆیە قسەکردن لەسەر میدیای سربەخۆ و بێلایەن ئەتوانم بڵێم ئەستەمە بەڵام کەیس بۆ کەیس بابەت بۆ بابەت فترە بۆ فترە ماوە بۆ ماوە ڕەنگە بیگۆڕێت بۆ نمونە باشترین نمونە لە بەردەستمانە بێت لە سەر ئەم شەڕی غەزە کە ماوەی ئەو حەومانگە بەردەوامە تقریبا بۆ حەومانگەکە چێ میدیا جیهانیەکانی وەکو CNN و BBC و میدیا ئەوروپیەکان کەوتنەژێ پرسیاری گەورەوە کە ئایا ئەمان پێشتر بانگەشەی سربەخۆیان نەکرد سربەخۆیانە مامەڵیان لەگەڵ ئەو کەیسە کرد واتە بە هەمان مەسافە باسی هێرشەکەی ئیسرائیل و هێرشەکەی حەماس و کوژراوی هەردوولاکەن بە دڵنیایی نەخێ بۆیە کەوتنەژێ پرسیاری گەورەوە کە ئازادی ئەوە لە کوێیەکەواتە تاو سنوورەیەکە
بەکام ڕیواەتە هەواڵەکە ئاجارێتەوە بە ڕیواەتی ئیسرائیلی باە بە ڕیواەتی فەڵەستینی بۆ کوردستانیش بە هەمان شێوە ڕاستە ئێمە با بڵین بین القەوسەین میدیامان هەبووە ئەهلیە یا بێلایەنە یا سەربەخۆیە کەوتۆتە سەرەوە من ناڵێم هەمویان بەیەک ئاراستە میدیا هەیە زۆر حیزبیە میدیا هەیە زۆر کەسیە و میدیاشمان هەیە لە ناو ئەوانە تا ڕادەیە پەراوێزێکیان هەیە لە کەیسێکی دیاریکراوە لە بوارێکی دیاریکراوە ئەتوانی بڵێ تا ڕادێکی زۆر باڵانسی ڕاگرێ یاخود زۆر لە بابەتی بوونی تیا لە ماڵکردنی بابەتێ بۆ بابەتێکی دیکە. بەڵێ دکتۆر بەرەم خالیت زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە ئەستودیۆ لەگەڵمان بووی سەکەوتوو بن. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس.